پرسی لامەرکەزی ئیداری و کارگێڕی هێشتا لایەکێتی پرسێکی گرینگە و سەرکردەکانی ئەم حیزبە پشتگیری دەکەن. ناوبەناویش لە شاری سلێمانی باسی لێوە دەکرێت و چالاکی و دیبەیتی لەبارەوە ساز دەکرێت. مامۆستایەکی زانکۆ پێی وایە جێبەجێکردنی لامەرکەزی بۆ سلێمانی گرنگیەکی زۆری هەیە و بە جێبەجێکردنی هاوڵاتیان سوودمەند دەبن. بۆ هەموو حکوومەت لەنانەت ئەگەر داواکاری خەڵکیش نەبێ دەبێ ئەو حکوومەتانە کێسە لە دنیادا حکومەکەن زیاتر پەنا بنە بەر لە مەرکەزی، چونکە ئەم لامەرکەزیتە ئەم بە پرسیارەتی دابەشەکە لە نێوانی دەسەڵاتی مەرکەزی و لامەرکەزی، هەم مافش دابەشەکە و هەمش وا ئەکا کە حکوومەت بەرپرسەکانی حکومەت نزیک بن لە خەڵکەوە، یعنی بەرپرسێک نەیەک لە ناوەندێکە یا لە پایتەختا قەرار لەسەر مەسەلەیەکی بدا کە علاقەی بە شوێنێکەوە کە زۆر دوور بێت و ڕەنگە بە تەواوەتی ئاگاداری خوردەکاری ئەو کێشانەی ئەوێ نەبێ بێ. ئەمە جۆرێکە لە نزیکردنەوەی حکوومەت لە خەڵک. یەکێتی دەڵێت ئەو وادەیەی دابوویان بە پارتی بۆ پەسەندکردنی پرۆژەی لامەرکەزی ئێستا کۆتایی هاتووە. چەند مانگێکی دیکە چاوەڕێیان دەکەن تا وەڵامیان بدەنەوە و پرۆژەکەیان پەسەند بکەن بە پێچەوانەوە بەبێ پارتی بڕیاری پرۆژەی لامەرکەزی دەدەن. ئێمە دوا قسەمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە وەکو لایەنێکی سیاسی یاخود بڵین کە پرۆژەکەمان تەقدیمی حکوومەت کردووە، دوادەمان دوا قسەمان لیان وەرەگرین، دوا قسەیان لێ وەرئەگرین بەم نزیکانە، لە دوای ئەوە هەڵوێستی خۆمان ڕوونەکەینەوە بۆ هەنگاوی دواتر بۆ سەرجەم هاوڵاتیان. هەندێک پێیان وایە یەکێتی پرۆژەی لامەرکەزی ئیداری و مالی بۆ بەرژەوەندی خۆی بەکاردەهێنێت و هەندێک جار وەکو کاتی فشار بەرامبەر پارتی تاقی دەکاتەوە، بەڵام یەکێتی ئەم بۆ چوونە ڕەت دەکاتەوە. پرۆژەی لامەرکەزی سلێمانی جگە لە پارتی کۆدەنگی چەند لایەنێکی دیکەی لەگەڵدایە. لایەنەکانی دیکەش بە باشی دەزانن جێبەجێ بکرێت، بەڵام بەو مەرجەی ئاسەواری دوو ئیدارەیی و لێکترازانی لێ نەکەوێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.